مطب مطب نارینگه. بیمارستان بیمارستان نخۆشخانە. بیمار بیمار نەخۆش. بیماری بیماری نەخۆشی. معالجه 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 چارەسەر. خاڵێ 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 پور. مامان مامان دایە. عەموو 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 مام. بخاری بخاری سۆبە. گۆربێ گۆربێ پشیلە. قێرمێز 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 سوور. ئابر 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 هەور. زەبان 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 زمان. هەدەف هەدەف ئامانج. ئادەمبەرفی 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 بووکە بەفرینە. بەرف 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 بەفر. یەخ 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 سەهۆڵ. پەروانێ 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 پەپوولە. تکایە بۆ بینینی فێرکاری زیاتر چەناڵی مەمەد سەڵاح سەبسکرایب بکەن.